لە ساڵی 2019دا 830 ڕەزامەندیمان داوە بۆ 241 پرۆژەی گەورە لەگەڵ 562 پرۆژەی بچووک لە هەمان کاتیشدا 166 پرۆژە کارەکانیان تەواو نەبوو کەوتوتە ساڵی 2020ەوە. لە مۆڵەتی ڕاوکردن 56 مۆڵەتی ڕاودراوە، بیری قوڵ 7 مۆڵەت دراوە. چاودێری و بە دوواداچوونەکانیشمان بۆ ئەو پرۆژانەی کە لە ئێستادا وجودیان هەیە و لە کاردان پێویستە لە ڕووی ژینگەی و پابند بکرێن بە ڕێنمایە ژینگەکان بەم جۆرە بووە. 1815 دەرچوون لە فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە ئەنجام دراوە کە ئەگەر بە معدەلی وەریگرین بە تەقریبی ئەکاتە نزیکەی 5 دەرچوون بۆ بابەتی چاودێری جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان ڕۆژانە. ئاگادارکردنەوە 261 بووە، لەم 261 60 پرۆژەیان کێشەکانیان چارەسەر کردو و پرۆژەی چاودێریکردنی کوالیتی ئاوی دوکان و دەربەندیخانە کە بۆ ماوەی 1 ساڵ بە هاوکاری پارێزگای سلێمانی بەڕێوە چوو